خۆشەویستانم ئەم کاتتان شاد بەخێر بێن بۆ بەرنمەیەکی نوێ ژیانی ژیرانە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. لە بەرنمەیەم هەفتەیە هاتووینە چایخانەی چنگ چنگ لە جۆرج تاون بۆ ئەوەی باس لە جۆرەکانی چاو هەروەها سوودەکانی چا بکەین. لەم ساڵانەی دواییدا چا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا باوە و خەڵکانی زیاتر دەیخۆنەوە، هەروەها چایخانەکانی زیاتر دەکرێنەوە. بۆ مەبەستا با بچینە ئەم چایخانە. هەرچەندە بۆ هەزاران ساڵە خەڵکی وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا چا دەخۆنەوە و چێژی لێ دەبین و بۆ تەندروستیان باشە، بەڵام وا تازە لە ئەمریکا خەڵکی پێی ئاشنا دەبن. چنگ چنگ ژنێکی چینی و ئێستا لە واشنتنی پایتەخت دەژی. کاتێک 20 ساڵ لەمەوبەر وەک پەنابەر هاتووە بۆ ئەمریکا، چاخانەیەکی نەدۆزیوەتەوە هەتاوەکو بچێت چایەکی تیادا بخواتەوە، بۆیە هەر لەو دەمەوە بیرۆکەی کردنەوەی چایخانەیەکی بۆ هاتووە. چنگ چنگ ئێستا خەونەکەی خۆی هێناوەتە دی و ئەم چایخانەیەی لا ناوچەی جۆرج واشنتن کردوتەوە و دەڵێت چایخانەکەی تایبەتمەندێکی خۆی هەیە. چونکە ئێرە ئەوەندە ئارام و بێدەنگا، هەر کەسێک دێت مێشکی سراحەت دەکات و هێمن دەبێتەوە. خۆت دەزانیت لە ژیانی ڕۆژانەماندا زۆر سەرمانقاڵە و گرژی دەموچاومانی گرتوتەوە، بۆیە پێم وایە ئەم جۆرە چایخانانە دەشێت ببنە ئەڵتەرناتیڤێک بۆ بار و ڕێستورانتەکان. زۆر لە توێژینەوەکان دەریان خستووە چا بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکانی شێرپەنجە و دڵ و فشاری خوێن و هەروەها بۆ کەمکردنەوەی کێش باشە. پێم وایە خواردنەوەی چا بۆ تەندروستی باشە، ئەوەش دەکەوێتە سەر ئەوەی چۆن دەیخۆیتەوە، واتە ئەگەر بتوانیت بە شەکرێکی کەم یان بێ شەکر بیخۆیتەوە ئەوە سوودی زیاتر دەبێت. شارەزایانی چا دەڵێن ئامادەکردنی هەر ئەوە نییە چاکە بکڵێنیت، چونکە هەر چایە و جۆرە ئامادەکردنێکی تایبەتی خۆی هەیە تاوەکو بە تەواوی چێژی لێوەربگیرێت و سوودی لێ بکرێت. قۆری لێنانی چاش ڕۆڵێکی گرنگی لە ئامادەکردنی چاکەدا هەیە و بۆیە چەندین جۆری جیاوازی هەیە. ئەمە هەم قۆریە و هەم پیاڵەیە، دەتوانیت هەر لە خۆیدا چایەکە لێ بنیت و بشی خۆیتەوە. جوانی چاش لە زۆر شوێن گرنگی پێدەدرێت، بە تایبەتی لە ئاسیا. قۆری شوشە بۆ جۆرە چای سەوز و چەند جۆرە گژوگیایەکی تری چا بەکاردەهێنرێت. بێگومان ئەگەر دەتەوێت چایەکە دیمەنێکی جوانی هەبێت، ئەوە هەر قۆری و کوپی شوشەی بۆ بەکاربێنە. چنگ چنگ چەندین جۆرە قۆری و پیاڵەمان نیشان دەدات. ئەوانی سەرەوەش جۆرە قۆریەکی ترن، هەرچەندە کەمێک قورسن، بەڵام چاکت یایدا بە گەرمی دەمێنێتەوە. هەروەها هەڵبژاردننی قۆری دەبێت بە پێی پێویست بێت، واتە نەک دوو پیاڵە چا لە ناو قۆریەکی گەورەدا لێ بنیت، تەنانەت تام و بەرامەکەشی ئەو خۆشە دەرناچێت. بەڕاستی زۆر جۆری چام لەم چایخانەیە بەدی کرد، بۆیە بە چاکم زانی باز لە 3 جۆری چای باو بکەم. باوترین چای ڕەشە کە زۆرترین ئاستی کافینی تێدایە. توێژینەوەکان نیشانیان داوە چای ڕەش بۆ پاراستنی قوڕگ باشە، بە تایبەتی بۆ ئەوانەی جگەرە کێشن. هەروها ڕەنگە حاڵەتی توشبوون بە جەڵتەی مێشک کەم بکاتەوە. چای سەوز کە لەم دوایانەدا زۆر لێکۆڵینەوەی لەسەرکراوە دەرکەوتووە، ئەویش بۆ خۆپاراستن لە جەڵتە و شێرپەنجەی قوڕگ باشە، هەروەها بۆ کەمکردنەوەی چەوری و هێمنکردنەوەی مێشکیش باشە. چای سپی کە من یەکەم جار لەم چایخانەیە تاقیم کردوتەوە، دەڵێن کاریگەری بەهێزی هەیە لە دژی شێرپەنجە. لە وڵاتێکی وەکو چین هەزاران ساڵە ڕۆژانە دەیخۆنەوە و هەروەها وەک دەرمانیش بەکاریان هێناوە. لە کۆڵەرەوان دەڵێن چای سپی بۆ کەمکردنەوەی چەوری و کۆلسترۆل و هەروەها نزمکردنەوەی فشاری خوێن باشە. خۆشەویستانم بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنمەکەمانە و بەڕاستی دەمەوەش بڵێم کە من خۆم پێشتر نەمدەزانی چۆن چای سەوز ئامادە بکەم یاخود جۆرە چایەکانی تر، چای سپی و چای زرد، بەڵام لێرە نیشانیاندام ئێستا زانیاری زیاترمەیە. هیوادارم ئێوەش سوودتان لێ وەرگرتە بێ تا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ بەخواتان سپێرم، بەڵام لەبیر نەکەن ڕاو بۆ چوون و پێشنیارەکانتان بۆم ڕەوانە بکەن بۆ ناونیشانی nzada@voanews.com. خواتان لەگەڵ. Shall we drink? Yes, please. Yeah. This is really good. I can drink this like, all day.